کۆبوونەوەی مرۆمان کۆبوونەوەی مەکتەبی تەنفیزیە گەورەترین دەسەڵاتی یەکێتی مامۆسایانی کوردستانە بەرپرسی هەموو لقەکان هاتوونە خاڵی سەرەکیمان لەسەر قەزەی موچە و دەستپێکردنی دەوامی خوێندنە ئێمە وەکو یەکێتی مامۆسایان لەگەڵ دەستپێکی خوێندنین بەڵام بەو مەرجەی 30 ڕۆژجارێ موچەی مامۆسایان دابین بکرێ و ڕێکارە تەندروستیەکانیش جێبەجێ بکرێ بۆیە ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێم بەڕاستی بژێوی مامۆسایان خاڵی سەرەکی بێ و هەروەها مەسلەی ڕێکەوتنیش لەگەڵ بەخا دەست پێ بکاتەوە چونکە ناکرێ بەڕاستی بەبێ موچە دەوام بکرێت و هەوڵیش بدرێت لایەنە سیاسیەکانی یەخستنی ماڵی کورد ئەویش خاڵێکی وەرچەرخانە ئێمە لە بەیاننامەکە ئاماژەی پێەکەین چونکە نابێ ناو ماڵی کورد پەرتەواجێ بێ و تۆ بڕۆی لەگە بەغایە دابنیشی 15 ڕۆژ نەگەیتە ئەنجامێکی ئەو تۆ حکوومەتی هەرێم ئەگەر بتوانێت پرۆزەی چاکسازی جێبەجێ بکات و بایۆمەتری جێبەجێ بکات و داهاتی ناوخۆ و سنووریەکان دابین بکە ماگانە ئەتوانێت موچەی تەواوی مامۆسایان و فەرمانبەران بدات و نەهێڵێ پرۆسەی پەروەردە و فێرکردن پەکی بکەوێ چونکە بەڕاستی ئێمە هەست دەکەین بڕیارەکان زۆربەی سیاسیە نەک ئەکادمی و تەندروستی بێت.